خی گەورەتان لێبیتن خوشکان و برانی بەڕێزم لە ڤیددیویەکی تردا کۆتا ڤیددیۆ بۆ ساڵی 2023 دەکەین. وێنەیەکمان هەیە تەمەشا بکەن سیارەشی زبلی لە پێشمان دەڕواتن. لەو حاڵەتەیدا پرسیارەکە دەڵێت wie verhalten Sie sich in dieser Einbahnstraße jetzt richtig؟ ئەمە لە Einbahnstraßeینە واتە ڕێگاکەمان یەک ئاراستەی هەیە کەواتە لێرەدا چ شتێک ڕاستە. یەکەم Ich wende und fahre zurück. واتە لێرەدا ئەمن دەسوڕێمەوە و هەروەها دەگەڕێمەوە. ڕێگاکە یەک ئاراستەیی Einbahnstraße کەواتە نەخێر غەڵەتە. دووەمیان Ich fahre rückwärts بەجیدا دەگرم بە بەک دەڕۆمەوە ئەوەشیان نابیتن. بەڵکو وەڵامی سێم Ich warte bis die Arbeitern eine Weiterfahrt zulassen. ئەمن ڕادەوەسم هەتاوەکو سیارەی زبڵەکە یاخود ئەو کەسانی کەوا لەگەڵ سیارەی زبڵەکەینە مگلیشکایەتێکم دەدەنێ ئاسانکاریەکم دەدەنێ کە ڕێگەم بدەن تێپەڕ بم. بۆیە لێرەدا تەنها وەڵامی سێم ڕاستە. سەرکەوت و سەرفراز بن. هیوادارم خی گەورە سەرکەوتوتان بکاتن لە ساڵی نوێدا بە ئامانجەکانتان بگەن و هەروەها یەکێک لە ئامانجە هەرە سەرەکیەکان مۆڵەتی شۆفێریە ئینشاڵڵا کاراسانیتان بۆ بکات و بەدەستی بێن سەرکەوت و سەرفراز.